ئازیزانی بەرنامەی وێنەکانی دوێنێم کاتتان باش و جارێکی تری سڵاوتان لەبێ. ئەم جارە بەرنامەکەمان ڕووی کردوتە یەکێک لە کۆنترین شارەکانی دنیا لە شاری هەولێر، شاری هەولێری قەڵاو منارە، هەولێری گەڕەکەکانی تەیراوا و ئیسکان و سعدوناوا و گەڕێکی عارەبان و کوران و سێتاقان و تەعجیل، هەولێری ماڵی مەلافەندی و مفتی و حەیدەریەکان و گی و حسێن حزنی مکریانی و مەلا مەسعودی بێبەش و دکتۆر مارف خەزنەدار، هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئەمانوێت لەم بەرنامەیە گوزەرێک بەناو وێنەکانی هەولێرا بکەین لە میانەی ئەو وێنانەی کە میوانەکەمان لەگەڵ خۆی هێناونی. میوانی ئەم جارەمان بەڕەچەڵک مەهابادیە، پاشان دێنە ڕەواندز و ساڵی 1940 بە یەکجاری دەبنە نیشتەجێی پیرە هەولێرێ. ئەم میوانە ئازیزە دەڵێ هەولێر ئەو شارەیە کە هەمیشە کێشمەکە بۆ خۆی، یان دەڵێ هەولێریەکان ئەگەر یارمەتیشن نەدەن ئەوە هەرگیز لێشت تێک نادەن. ئەم کاراکتەرە لە ڕۆژی دوویەکی ساڵی 1940 لە گەڕێکی تەیراوە یان با ڕاستە بڵین تایراوە لە هەولێر لەدایک بووە. دەرچووی بەشی زمانی کوردی کۆلێژی زمانی زانکۆی بەغداد. ساڵی 1976 بڕوانامەی دکتۆرا لە زانستی فیلۆلۆژی لە ئینستیتوی ڕۆژهەڵاتناسی سەر بە ئەکادیمیای سۆڤێت وەرگرتووە. ڕۆژی 5 سێ 1970 دەبێتە مامۆسای زمانی کوردی لە زانکۆی سلێمانی. ڕۆژی چواری دەی 1970 لەگەڵ بەڕێز دکتۆر جەمال ڕەشید هاوسەرگیری دەکا و دەبنە خاوەنی کوڕێک بە ناوی مینەواز 1970 و کچێک بە ناوی شارا لە دایکبووی ساڵی 1970 مانگی سەی 2014 دەبێتە نەنک. ساڵی 1982 تا 1970 لە کوردستان دوورخراوەتەوە بۆ شاری بەغدا. لە دەی 6/84 بووە بەسکرتێری گۆڤاری بەیان. لە ڕۆژی 12/8 هەمان ساڵ 1970 بووە بەسکرتێری گۆڤاری ڕۆشنبیری نوێ. 8/1 ڕوو دەکەنە وڵاتی هۆڵندا و ساڵی 2000 دەبێتە ئەندامی تەرخانکراو لە کۆڕی زانیاری کوردستان. ساڵی 2001 ئەبێتە سەرنووسەری گۆڤاری شاوشکا. 2004 دەبێتە سەرۆکی کۆڕی زانیاری کوردستان. 2007 تا 2010 دەبێتە سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان. 42 کتێبی لەسەر ئەدەب و زمان بە چاپ گەیاندووە، خاوەنی 30 لێکۆڵینەوەی جۆرا و جۆرە. ئێستاش 2 بەرهەمی ئامادەیە بۆ چاپ کە 2 درامای تەلەڤیزۆنین بە ناوەکانی ئەناهیتا و دنیای ژنی کورد. میوانی ئەم جارەمان دکتۆر یان دکتۆرا کوردستان مکریانیە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنە دەکەین. سپاست دەکەم. دکتۆرا جەنابتان یەکەم کاراکتەرن کە لە شاری هەولێرەوە بێنە بەرنامەکەمان، ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە و ئێمە پیرۆزبایی لە خۆمانەکەین کە کاراکتەرێکی وەکو جەنابێ هەم بەشدارە و هەم لە هەولێریشەوە هاتووی. من سپاسی ئێوە دەکەم. ماندوو نەبوونی لێەکەین. خەرمان بەرەکەت ماشەڵڵا خاوەنی 42 کتێب و 30 لێکۆڵینەوەی ئەکادیمی، ئەمە جێگای مشت و مڕە، جێگای ئەوەیە کە بە چاوی ڕێزەوە تەماشای هەموو هەوڵانە بکەین کە جەنابێ لە دنیای ئەدەب و لە دنیای زمانە هێناوتن. عادەتی بەرنامەکەمان وایە ئێمە هەمیشە لە نەوەیەک پێش خۆتۆ دەست پێەکەین. دکتۆرە کوردستان مکریانی، کچی مامۆستا گی و مکریانی، برازای مامۆستا حسێن حزنی مکریانی. ئەم ناوانە کاراکتەری گرنگن لە دنیای ئەدەب و ئەستێرەی پرشنگدارن لە دنیای چاپەمەنی و لە دنیای ڕۆژنامەنووسی و ئەدەب و هەموو شتانە. ئێمامانەوەی یەکەم وێنە چاومان گەشتکەینەوە بە وێنەیەک کە وێنەی جەنابی باوکتە. ئەم وێنەیە بەسیشی ئەم کاراکتەرەمان بۆ بکە. جێ و مکریانی باوکم بوو، بەڵام لە هەمان کاتدا هاوڕێ بوو. پیاوێکی ڕووناکبیر، هەمیشە یارمەتی دەوروبەری خۆی دەدا بۆ کوردجیە. من وەکو ئەکادیمیەیەکی زمانەوانی سەیری دەکەم، چونکە باوکی فەرهەنگی کوردیە، لە ژیانیدا بۆ وشەی کوردی ژیە. ساڵی چەند لەدایک بووە؟ جیومکریانی 3-4 ناسنامەی هەیە، لە هەر ناسنامەی ساڵێک لە ساڵەکان نووسراوە، چونکە زێدنامەیان نەدەدا پێی. بەڵام زیاتر بۆ ئەوە دەچێت کە لە 1903دا لەدایک بوو بێ لە مەهاباد لە شاری مەهاباد لە سابڵاخ، واتە ساوج بڵاق. ناوی تەواوی چییە؟
خۆی ناوی عەبدوڕەحمانە. عەبدوڕەحمان. بەڵێ. عەبدوڕەحمانی؟ عەبدوڕەحمان عەبدوڵەتیف ئیسماعیل. دوای ئەو نازانم. نازانی. ناوی سیانی مامۆستا گیو ئەبێتە عەبدوڕەحمان عەبدوڵەتیف ئیسماعیل. بۆچی گیو ئەم ناوە بۆ کەسێک تا ئێستا من ئەمووی 3 دقەیە زانم کە مامۆستا گیو خۆی ناوی عەبدوڕەحمانە. بەڵێ کەم کەس دەزانێت کە ناوی عەبدوڕەحمانە، هەر لە دۆکومنتەکانی فەرمیدا عەبدوڕەحمانە، بەڵام لە پاڵ ئەویش جیوی هەر نووسیوە لە نێو دۆکومنتەکانی فەرمی. بەڵێ جیوی هەر نووسیوە و هەر بە جیویش ناسراوە و ئەو ناوەش دەڵێ لە حەڵەب من ئەو ناوەم لە خۆمنە، دەڵێ کاکم حوسێن حوزنی مامی من چەند ناوێکی هێنابوو بۆ ئەوەی من ناوێک لەو ناوانە هەڵبژێرم بۆ خۆم وەکو نازناو لە برێتی عەبدوڕەحمان، دەڵێ من جیوم هەڵبژارد. تا ئەم دقەیە پێی وتووی بۆچی گیو وەمانای چییە؟ لە پاڵەوانێک بووە لە شانامەکەی فردەوسی، بەڵێ لەو وەریگرت. اینجا هۆی چییە لە مەهابادەوە دێنە ئێرە دێنە ئەم دیو؟ خۆی حوسێن حوزنی مامم دەستی بە گەشتەکە کرد بۆ ئەوەی لە مەهاباد دەرچێ. لە بیرەوەریەکانی خۆی مامم دەڵێ من لە دەست زڵم و زۆرداری دەرچووم بۆ ئەوەی خۆم ڕووناکبیر بکەم. تر ڕوو لە تەورێز دەکات، لە دوای ئەوە دەچێتە ئەفغانستان، لە دوای ئەوە بۆ ئەستەمبۆڵ، دەچێتە ئەڵمانیا، فەرەنسا. حوسێن حوزنی جا لە کۆتاییدا لە حەڵەب دادەمەزرێ، کە لە حەڵەب دادەمەزرێ نامەیەک بۆ ماڵەوەیان دەنێرێ، دەڵێ من دامەزراوم و باری ئابووریم زۆر باشە، لە براکانم چێم ماوە بیهێنە لای من هەتاوەکو من پەروەردەیان بکەم، پێیان بگەێنم. ئیتر باپیرم یعنی دەکاتە باوکی جیو، جیو لەگەڵ خۆی دەبا بۆ حەڵەب. ئەمە حوسێن حوزنی مکریانە. بەڵێ دەیباتە لای ئەو و ئەم بە خێوی دەکا و لە قوتابخانەی دادێنێ، مامۆستای تایبەتی بۆ دەگرێت بۆ ئەوی فێری زمانی عەرەبی بێ لە حەڵەب. بەڵێ چکە سات ڕاستە چاپخانەی دامەزراند بوو، بەڵام لە هەمان کاتدا مۆڕ هەڵکەنی دەکرد، کاری هوەری دەستی دەکرد، مۆری هەڵدەکەند لەسەر هەتا شوشە، لەسەر ئاسن، لەسەر زێر، لە هوەری شێوەکاریشی تێدا بووە. بەڵێ زۆر بەناوبانگ بووە لە حەڵەب. جا باری ئابووری زۆر باش بووە، ئەو دەتوانی وێتی چاپخانەیەک بکڕێ و لەوێ بمێنێتەوە، لەوێ ژنی هێناوە، ژنێکی کورد مناوی فاتمە بوو، لە خێزانی ئەیوبی بوو، بەڵام خۆیان بەڕەچەڵک بۆ شەمزینان دەگەڕانەوە. شەمزینانی خۆمان. بەڵێ بەڵێ. اینجا مامۆستا گیو با بڵێن لەلای ئەو ماوەتەوە. بەڵێ. دوایی چاپخانەکەیان هێناوەتەوە بۆ ئەم دیو. بەڵێ ساڵی لە دوای جەنجی یەکەم، لە دوای ئەوەی کەوا میراتی ئیمپراتۆرەتی عوسمانی دابەش کرا لە نێوان دەوڵەتە زلهێزەکاندا. بەڵێ ئیتر بەڕێگەی چاپخانەکەی حوسێن حوزنی بەڕێگەی چاپخانەکەی کتێب چاپ دەکا و کۆڤار چاپ دەکا. فەرەنسیەکان زۆریان پێ ناخۆش دەبێ، دەیگرن زیندانی دەکەن، بەڵام بە مەرجێک بەری دەدەن، دەڵێن لێرە نەمێنی بڕۆ لە باشووری کوردستاندا و یا لە باکووری عێراقدا بڕۆ کوردایەتێکی خۆت بکە، چکە وا خەریکە ئینگلیز حکوومەتێکی ناوچەیی بۆ کوردامەزرێنێ، تۆ بڕۆ لەوێ کوردایەتێک بۆ حکوومەتی شێخ مەحموود. بەڵێ دابمەزرێنێ، ئیتر بەمە ئازادی دەکەن و خۆی و چاپخانەکەی دێنە بەغدا. لە بەغدا ئەمە باوکشتی هەر لەگەڵ باوکم هەر لەگەڵێتی بابلێن ئامۆژنێ فاتمەخانی ئەویشیە لەگەڵ خۆی دێنێ هەر سێکیان دێن. ئیتر دوای ئەو سەیتەها پەیوەندی پێوە دەکا شەمزینی، چکە دەنگۆیەکی وا دەبێت کە سەیتەها ببێتە سەرۆکی ئەم حکوومەتە، بەڵێ یا ئەو یا حەمدی بەگ بابان یا شێخ مەحموود یا یەک لەوانە. ئیتر حوسێن حوزنی لەگەڵ ئەو دەچێتە ڕواندز، لەگەڵ سەیتەها لە ڕواندز چاپخانەکەی دادەمەزرێنێ بە ناوی
زاری کرمانجی جا لە ڕواڵەتدا زار بەمانای زمان دێ بەڵام ئەو مەبەستی لە گرین و گریە و زاری و شیوەنی کووردە مەبەستی لە کرمانج کووردە لەوێ مەبەستی لەوەیە بۆی ئەمە دەربڕێ نەخێر مەبەستی لە ڕووکەشی دەرەوە وا دەزانی زمانی کرما کوردیە خۆی مەبەستی لە بابەتەکەیت کە بەڵێن زاری کرمانجی ئیتر با بڵێن مامە حسێن حوزنی مکریانی ساڵی چەند وەفاتی کرد لە 29 وەفاتی کردووە ساڵی پێشەوەی جەنابێت لە دایک بی بەڵێ ئەو لە بەغدا بوو بەڵام باوکە هاتە هەولێر بەڵێ ئەوسا باوکم لە هەولێر نیشتە جێ بوو بەڵێ چاپخانەکەش هاتە هەولێر چاپخانەکەی هەر لە هین مابوو لە ڕواندز خۆی لە بەغدا بوو بەڵام دڵی نەدەهات کە لە ڕواندز بیبزوێنێ حەزی دەکرد کە لە هەر شارێکی کوردستان چاپخانەیەکە بێ بۆیە ئەمەش بمێنێتەوە بۆیە لە هەولێر چاپخانەیەکی تر هەبوو بەڵام دەستی بەسەردا گیرا بوو لە مووسڵ کڕی بووی هێنابووی لە هەولێر داینابوو کاتێککە کۆڤاری ڕووناچی دەردەهێنا لە هەولێر بەڵێ پێویستی پێبوو ئیتر باوکم لە ڕەهن بوو باوکم لە بیرەوەریەکانی خۆی باز دەکە کە 6 دینار مابوو بۆی بیدا دەیداتە ئیسا ناوێک بۆ لە مووسڵ دەیداتێ ئیسا مەحفوظ ڕەهنەکە لەسەر لاچی ئیتر ئەو چاپخانەیەدا دێنێ لە هەولێر دوای ئەو دەچێت ئەو لە دوای کۆچی دواییکردنی مامم چاپخانەکەی ڕواندزیش دێنێتە هەولێر هەردووچیان دەخاتە گەڕ لە هەولێر خەریکی چاپەمەنی دەبێت ناوی چاپخانەی ئەوجا ناوی چاپخانەی کوردستانی لێ دەنێ لە زاری کرمانجیەکەوە لە زاری کرمانج دەبێت بە چاپخانەی کوردستان ئەمە ئەو کاتەیە کە با بڵێن چاپخانەکە ئیتر لە هەولێر بووە بەڵێ خۆی کاری لەسەر دەکرد پیتڕێخستن و ئەوانی لەسەر دەکرد باوکم چکە هەر لەگەڵ مامم بوو دیارە ئەو پیدڕێخەری بۆی کردووە هەموو کارێکی بۆ کردووە جا بەڵام شاگردی هەبوون شاگردێکی زۆری هەبوو ئێمە کچەکانی و کوڕەکانی ئێمە زۆر دەچوینە چاپخانە هەتا تەمەنێک کەوانە دەبا بەڵێ هەر بە 5 خولەک دەگەیشتی 5-6 خولەگێک دەگەیشتی لەژێر قەڵاو ئێستا دیواربەندەکە لەکوێیە ئەلێوێ بوو هیچ کاتێک وا بۆت ئێوە ئیشی لەسەر بکەن ئێمە من وەکو منداڵێک ئەوەندە لە کۆڵان یاریم نەکردووە ئەوەندە لە چاپخانە بووم بەڵام لە سەرەتادا لەگە تیپەکان ینی ماڵم دروست دەکرد ئادەمزادم دروست دەکرد دارێم دروست دەکرد هەر لە تیپەکانی چاپخانە بەڵام دوای ئەو کە زانیم ئەنە خێر ئەمە شتی چکەیە ئەمە وشە دروست دەکە لەگەڵ شاگردەکان بەڵێ جەنابە وەکو ئاکادمیەکی زمانەوان تیپ ڕاستە یا پیت خۆی تیپ ڕاستە لە تایپەوە هاتووە تیپ لەوەوە هاتووە بەڵام ئیتر جێگۆڕچێ دەبێت تیپ پیت کنک مەسە جێگۆڕچی ئەمان زی خیز ئەمانە هەیە لە هەموو زمانێک یادگاریی خۆشت هەیە لە چاپخانەکە لە چاپخانە ئەو شوێنە بوو دەتوانم بڵێم بۆ ئەوسا ئەوەندەی وەزارەتێکی ئەمڕۆ خزمەتی زمانی کوردی دەکرد زمانی خزمەتی فەرهەنگی کوردی دەکرد لەوێ من هەموو ئەو نووسەرانم دەبینی هەموو ئەو ڕووناکبیرانە نەکردنی ئەوانەی هەولێر بەڕکو لە هەموو شارەکانی کوردستان کە دەهاتن لەوێ دادەنیشتن بۆ چاپکردنی بەرهەمەکانی کەم بۆ چاپکردنی بەرهەمیان چکە وسا باوکم کۆڤاری هەتاوی دەردەهێنا بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان خۆشتان چاپتانە کرد کۆڤارەکەش کۆڤارەکە هەر لەو چاپخانەیە چاپ دەکرا بەڵێ هەر لەوێ چاپ دەکرا شاگردی هەبوو نەفعی مادیشی هەبوو دەسەرەتا زۆر کەم بەڵام لە دوایی بەڵێ توانی خۆی بژێنێ وش بەڕێگەی ئەو داخۆیانی ئەوەی ئەلاناتانەیەکەوە حکوومەت لەناو وەکو ڕێکلامی کۆڤارەکەدا بەڵێ بڵاوی دەکردەوە بەڵام ساڵی 6 تر ڕاگیرە چاپخانەکە ڕاگیرە دەسەر وتارێکەوە دەربارەی کەرکووک بوو کە دەڵێ کەرکووک پاکترین شاری کوردستانە چیە نووسی بووی خۆی وتارێک نووسرا بە ناوی کەمالەدین برای دکتۆر جەمال نەبەس لەسەر کەرکووک
چەند وتاری تریش هەبوون کە باسی ئەوەیان دەکرد کورد لەوێ دوور دەخرێتەوە کەمینەیتر دێنە ناودڵی ئەو ڕۆژگارانە بەڵێ باوکم جا لەوێ چەندێڕێک دەربارەی ئەمەی نووسیوە هەڵبەت لایەنانی ترکەوا لە کەرکووک دەژیان ئەمەیان بردبوو راپۆرتیان لەسەر باوکم نووسی بوو گەیاندیانە شوێنی هەرە باڵا ئیتر دایان خۆشی سەرنووسەری بوو خۆی سەرنووسەر بوو خاوەنی امتیازیشی بوو خۆی خاوەن امتیاز بوو بەڵام خۆی سەرنووسەر بوو بەڵام خاوەن امتیاز هەمیشە پارێزەرێک بوو لە پارێزەرەکان پارێزەر بەڵێ اینجا ئێمە دەمانەوێت داوای لێبوردن لە کاراکتەرێک بکەین کە وێنەکەی هاتووە دەبوو سەرەتا ئەو وێنەیەمان کردای بەڵام ڕێگام بە باوچانێک وەربگرم دوای دێنەوە سەرەوە ئازیزانم موچانێکی کورت و دێنەوە لاوتان دکتۆرە کوردستان مکریانی من ویستم داوای لێبوردن لە ڕۆحی ئەم کاراکتەرە بکەم کە ئەکاتە وەکو جەنابە باسی کرد دایکی باوکێ بەڵێ دایکی باوکم و دایکی حسێن حوزنی سەلما خان ئەمە بەڕای جەنابە وەکو بیستی بێتی ساڵی چەند وەفاتی کرد ساڵی 53 1953 وفاتی کرد لەبیرەوەری جەناب تا کەمێک هەیە بەڵێ زۆر جوان بوو چاوی سەوز بوو زۆر سپیکەڵە بوو ژنێکی زۆر هێمن بوو میهرەبان بوو زۆر میهرەبان بوو ئێمەی زۆر خۆش دەویست بەڵام هەتا مرد باوکم نەیهێشت بزانێکەوە حوزنیم نەماوە نەیهێشت چەند ساڵ ئەو پێنج ساڵی پێنج ساڵ لێ شاردەوە ئێستش لە بیرمە بەڵێ خۆی نامەی دەنووسی باوکم لە ناو باخەڵی خۆی دادەنا بۆ ئەوی بۆنی لێبێ چکە ئەو کەنامەکانی وەردەگرت بۆنی دەکرد دەگوت ئەمە بۆنی ئەوی لێ نایە هەستی دەکرد بەڵێ بەناوی ئەو بەناوی ئەو ینی ئەو خەمەی نەبردەگە ژێرگەڵ کە بڵێ من لە بیرمە سەلەبایانی بوو کە نەنکم کۆچی دوایی کرد باوکم هاواری دەکرد لە بنجۆچکەی دەیگوت کاکم نەماوە تۆ دەچێ لای کاکم ئەو وەختی پێیگوت ئەو کاتە پێ دەیزانی دەمرێ سەلما خان ساڵی 1950 باشە چەند ساڵێک لێرە بووە وەکو بەبیرێ بێ هەستی غەریبی کاڵ بوو بووە یان هەمیشە هەر گریە و زاری نانە گریە و زاری نەبوو ژنێکی بەتوانا بوو دڵی بە کوڕەکانی خۆش بوو بە ئێمە خۆش بوو بەڵام نەمدیت هاوڕێ هەبێ هاوڕێ ژن چکە بە تەمەنێکی گەورە هاتبوو زۆر سەختە نەیتوانی بەڵام دراوسەکان بەڵێ هاتوچۆیان دەکرد خۆشیان دەویست لەگەڵ خۆیان دەیان بردە دەرەوە بۆ ناوگەشت و کۆمەڵێک چیرۆک و بەڵێ ئەمشتی هەبوو بۆ ئێوە زۆر چیرۆک من هەندێک چیرۆکم نووسیوەتەوە ئەم بۆمانی دەجێڕایەوە بەڵێ بۆ کوشتە ئەفسانە و فۆلکلۆرەکان دکتۆرە ئەم کاراکتەرێکیە ئەمە دایکمە دایکتە خەدیجە عەلی عەبدەڵڵا باش ئێمە پێمان دەگوت ئاجا بەڵێ کورتکراوی خەدیجە یان با بڵێن ناویکی سۆزدارانەیە ئیسمی دەلەع بۆ خەدیجە بەڵێ هەر پێمان دەگوت ئاجا مەهابادێکی مەهابادێکی تەواو ینی لە هەولێریش کەم گۆڕا هەتا شێوەی قسەکردنی هەر مەهابادی مابۆوە بەڵام ئەگە لەگە هەولێری قسەی کردبە بە هەولێری قسەی دەکرد دکتۆرە ئەلێرە ئەمە لەسەر شتێک بوەستم هەولێریش هەر خەتی موکرینیە سۆرانە زیاتر بەڵام مکری هەتا قەڵادزیە و ڕانیە دێ زیاتر نایە بەڵام هێندێک داڕشتن هەیە هاوبەشن مکری و سۆران هەولێری داها بۆشین پێکەوە
هاوبەشی هەیە لە هەندێک زارا بەڵێ لە وشە زۆر هەیە لە هێندێک داڕشتنی سینتاکسی ێڕستە سازی هاوبەشن تێدا بەڵێ ئەتوانین بڵین تێکەڵێکە لە سۆران مکری دەتوانی وا بڵێ بڵێ مەبەستم بەشە دیالێکتێکی دیالێکتێکە هەولێر بەردەوامی ئەوە بەڵام ئەو نییە ئەو نییە ئەوەی کە تۆ بزانێ ئەم شەدەیە ناویتری هەیە ئەمەی بڵێن لە پشتیدایە ئەو پشتێندا ینی شتێکی کە ناویچکەی هەیە وەڵام من هەر بە پشتێن بستومە نازانم ئەوەی سەریچە ئەو هەر پێداڵێن شەدا دایناوە شەدە پیاویش هەیەی و ژنی شەیەتی لەوێ هەردوو کەیان بووە بەڵام وێنەی تریشی هەبوو بەس ئێستا لە لام نییە کڵاوی تری لەسەرەی ژنانەیە زۆر جوانە ئەمەم هەر لە سابلاغ دیوە نییە لە شوێنی کەن نەخێر نییە هەمیشەش ئەگەر خزمێکمان هاتووە لەوێەوە بە دیاری بۆ دایکمیان دەهێنا دایکەکەی وفاتی کرد ساڵی 94 ئەمە پرسیار لەسەر ئەو بکەم ئەم ڕای چی بوو بەرامبەر هاتنی بشوکردنی بۆ ئەم دیو گەنجێک بوو دوور خراپەوە لە ئاو هەوای خۆی لە کۆمەڵی لە خزمانی ئیتر ئەمەی هەموو لە چی دەدۆزێەوە لە باوکم و لە نەنکم لە ئێمەدا من دەبینم کە هەشت منداڵی هێناوەتە دنیا وا بزانم هەر بۆ ئەوەی بووە کەوا دەوروبەری گەرم بێ جاران قەڵباڵغ بێ و گەرم بێ هەستی غەریباتی تۆزە کاڵی هاتە بوو کەم زۆرنا ئەوش بە کاریگەری باوکم بەڵێ بەڵام زۆر کورتپەروەر بوو هەمیشە باسی سیاسەتی دەکرد هەر خەمی کوردی بوو ئەو هەستەی هەبوو کە خێزانی یەکێکی بەڵێ زۆر زۆر بەڵێ کورتپەروەر و معاملە لەگەڵ دنیای ئەدەب و وشە و ئەو جۆرەش بەڵێ زۆر ڕێزی لێدەنا و زۆر منی خۆش دەویست لە ناو هەموو منداڵەکانی یعنی زیاتر لەوانی تر لەبەر ئەوەی دەگوت تۆ ڕێگەی باوکە دەگرتووە تۆ ئەبیتە وەلی عهد بۆ باوا بڵێ ئەم مناڵە کێیە دکتۆرە؟ ئەوە منم بۆ یەکەم جارە وڵاویکەمەوە باوکم گرتوویەتی بە کامێراکەی خۆی لەو شوێنەی کەوا لە ئێستا دیواربەندێکی لێە لە بن قەڵا لەسەر کورسێ گەڕایی گرتووم ئەمە کوژەکەی لەسەرێ بۆ ئەوەی کە بە چاوە نەبی بە چاو نەبووم بەڵێ هەر مناڵێک تۆزێ قەڵە وایە کوژەکەی شان پێوە دەکرد بۆ لە چاو نەچێت ئەم وێنەیە هەر پێدەچێت جەنابی ئەمەش هەر منم ئەمەش بە کامێرای کاڵی خوشکم گیراوە چکە کاڵەی خوشکم فیلمیشی دەشتەوە وێنەی زۆر جوانی بۆ دەگرتین خۆی شنەوەکەش خۆی دەیکرد باوکم فێری کرده بوو ئەویش بۆ ئەو کاتانەی کەوە فیلم لەلایەن پێشمەرگەوە دەهاتە لامان بۆی لە چاپخانەکە لە شوێنی تایبەتی کە ناوی نابوو تاریخخانە لەوێن نەشۆرێتەوە نەچێتە دەرەوە جا هەر لە ماڵەوە ژێمە هەر ژوورمان هەبوو ژوورێکی ناو تاریخخانە هەموو ئامێرێکی لەوێدا نابوو بۆ شتنەوەی فیلم و هەمووی منیش فێر بووبووم بۆ خۆم هەروە حەزم لێ بوو من لە کاڵی خوشکم فێر بووم لە تۆ گەورەترە بەڵێ لە من گەورە ئەو کچە گەورەیە خونچەی خوشکم نۆبەرە بوو دوای ئەم کاڵێ دێ دوای کاڵێ ئەنجا دوای کاڵی کێیە؟ دوای کاڵێ شیرین دێ ئەمانە دوای ئەم گەلاوێژە ئەمەی لە باوەشی خوشکمە یەکەم کێیە؟ ئەمەیان کاڵی خوشکمە ئەتوانین سەیری ئەو شاشەیەش بکەین ئەمە کاڵی خوشکمە ئەمەیان گەلاوێژە بەڵێ لە باوەشی خونچەی خوشکمە ئەوی دانیشتووە ئەوەی خونچەیە ئەوی تریان ئەوی پێدەکەنێ ئەمە شیرینی خوشکمە ئەمە هیچ تویتیانیت نەخێر پێش ساڵی 48 بەڵێ کەواتە ئەمەش هەولێرە ئەمە هەولێرە بەڵێ بەجێ بەرگی شاد دیارە کە لە ڕووی داراییەوە خراپ نین وەنیە هەژار نەبوون ئەنجا دوای جەنابێ بوون بە خاوەنی کوڕ
دوای گەوهری خوشکم دوای گەوهری خوشک کەواتە بە کۆی گشتی ئەبنە چەند مناڵ ئەمە هەشت منداڵین 6 کچ و 2 کوڕ کوڕەکان ئێستا لەکوێن کوڕەکان ئێستا لە هەولێرن زانکۆیان تەواو کردووە بێکیان ئازادی برام خەریکی کەمپیوتەرە بە ناوی زاری کرمانجی ناوی ناوە شوێنەکەی سنتەرەکەی ناوی باڵی زاری کرمانجیە و کوردۆی برام کە لە ئازاد گەورەترە ئەمیش زانکۆی تەواو کردووە لە زانکۆی سلەیمانی بەشی فیزیک ئەم لەسەر چاپخانەکەیە ئەو چاپخانەیەکەوە ساڵی 60 باوکم کڕیویەتی ئەم هەڵی دەسۆڕێنێ ئەمە وێنەیەکی ترە بەڵێ ئەوە منم لەگەڵ مناڵێک ناوی بێریڤانە ئەم مناڵە بێریڤانە هەڵبەت ئێستا گەورەیە ئێستا گەورەیە و خێزانی هونەرمەند مۆزیکاژن دڵشادە دهۆک ئەمە خێزانی ئەوە ئەوەی من بیزانم وا دەزانم زۆر جوان ئێمە لێرەوە سڵاو و ڕێزەنێریم بۆ هونەرمەند کاکە دڵشاد وە بۆ بێریڤانخانی خێزانی زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئەوێنێش ئەو چیرۆکەمان بۆ دەگەڕێت ئەم وێنەیەش وێنەی منە ئێمە بە سەیران چوبووینە حەبانیە ینی کۆمەڵێک خوێندکار بووین ئەو کاتە خوێندکار بووی لە زانکۆی بەغدا بەڵێ لە زانکۆی بەغدا هەموو قۆناغەکانی خوێندنی ئەو کاتە لە هەولێر تەواو کرد بەڵێ سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە هەولێر ئەو زمانی کە تۆ خوێن پۆلی پۆلی پێنج هەبوو 5 کۆتاییەکەی ئامادەی 2 ساڵ بوو ئیتر چەنە تێنا ئەو کاتە 67م هێنا ئەگەر هەشتا حەوشتیشی بێنە هەرە چوویتە زمانی کوردی ئەمە چیرۆکێک کە دوور و درێژە من حەزم لێ حەز لە ڕاضیات حەزم لە ڕاضیات بوو لە مووسڵ وەرگیرا بووم بەڵام زێدنامەم نەبوو بە ناوی کوردستان نەیان دەدامێ وەریان ئەنی گوتیان دەبێت زێدنامەکەت بێنی جا دەتوانیت دەوام بکەیت بەڵام باوکم ڕێچکەکەی گۆڕیم بۆ بەشی زمانی کوردی ئەی چۆن لە بەغا وەریان گرتی لە بەغدا دەتوانی وەرگیرەی لە بەشی زمانی کوردی هەروە کاتی وەریان گرتم هەتاوەکو دنسیەکە وەردەگرم ساڵی چەند زێدنامەت وەرگرت ساڵی 64 دایان پێم ساڵی 64 دایان پێم ئیتر کێشەن نەما و کات نەخێر کێشەم نەما و سەرکەوتنێک بوو ینی وەرگرتنی زێدنامێک بە ناوی کوردستان چکە لێرە داوایان لێکردم کێشەکە لەگەڵ ناوەکە تا بوو لەگەڵ ناوەکە خونچە و کاڵێ ئەوان هەیان بوو نەخێر ئەوان هەیان بوو بەڵام بە من نەیان دەدامێت لە بەرناوەکەم بوو چکە قەدەغە بوو ئەو سەناوی کوردستان دکتۆرە منەوێ پرسیاریچکە لێ بکەم فەیسبووکەکە بە ناوی کێوەیە چۆنیە من فەیسبووکم نییە لەبەرەوەی ناوم کوردستانە قەدەغەیە لەکوێ قەدەغەیە کە 2 ساڵە هەوڵ دەدەم بۆ ئەوەی من فەیسبوک بکەمەوە کە ناوەکەم دادێنێم دەڵێ ئەمە هینە لە ناوە قەدەغەکانە نابێ ناتوانانی فەیسبوک بکەیتەوە کەواتە هەموو کوردستانەکان ناتوانن تەنیا یەک کوردستان هەیە ئەویش بەر لەوەی کەوا فەیسبوک وە بڵاو بێتەوە ئەو سا کردوێتی و بزانام کوردستان ساڵحێکە کە من هەمووی بەڵێ هەموم تەمەشا کرد ئەوی تریش دەڵێ دۆکۆمنتێکم بدێکەوە تۆ ناوت کوردستانە منەوە 2 ساڵە چەند جارە دەکومنتەکەم دەنێرم کە من ناوم کوردستانە کەچی هیچ ڕێگە نەدراوەتە ئێستا بە من فەیسبوکم هەبێ لەبەر ناوم خەفەتیشی پێخۆی زۆر ناخۆشە لەبەرەوەی کە هەموو ژیانم من لە بەرناوم هەر ئەزیەت دراوم هەر لەبەر ناوەکەت بەڵام لە لای ئێمە تاجی سەری و لە لای ناوەکەت ناوێکی جوانە لە لای ئەم وێنەیە ئەو سەردەمانەیە کە لەکوێ بووی ئەمە لە شوێنێکم لە دەوروبەری مۆسکۆ ئەمە مۆسکۆیە هێشتا نەگەشتوینەتە مۆسکۆ باشە کەواتە وێنەی ترمانەیە هەری مۆسکۆ ئەم وێنەیە ئەمەیان هینی ئەسفەهانە من و ڕووناکین ئێوش خوێندکارێک بوو لە بەشی زمانی کوردی ئێمە گەشتێکمان کرد بۆ ئێران وەکو زانکۆی بەغدا
جا سەرمان لە ئەسفەهانیشدا ئەو وێنەیەم لەوێ گرتووە. باشە لە ناو ئەو خوێندکارانی کە جەنابێ لەگەڵیان ڕۆژی زانکۆی بەغدا چوویتە ئەسفەهان هیچ فارسی دەزانی؟ ئەو سایمە فارسیمان دەخوێند خۆتان دەتان خوێن بەڵێ دەمان بەڵام جیاوازیت هەبوو لەگەڵ خوێندکارەکانی کە مامۆستاکەم ساڵح تەقی دەیگوت تۆ جیاوازیت هەیە لەگەڵ ئەوانی تر لە تەلەفوزی یعنی لە فۆنەتیکەکەی جیاوازیت هەیە کاتێک کە دەچوین بۆ دەنگ بە دەنگ شت بخوێنینەوە هەمیشە بەمنی دەخوێندەوە هەتا کە چوینە ئەوێ بۆ تەلەڤیزیۆن منی برد لەگەڵ خۆی بۆ ئەوێ من لەوێ قسە بکەم دووسێ و بشە بڵێم بە فارسی. ئەو ڕۆژگارانە لە زانکۆی بەغدا کە تەلەڤۆبی هیچ چالاکیەکی هونەری ئەوانەتان هەبوو؟ دەبوو بەڵام چۆن بۆ وێنە ئەگەر پۆلی چوار کاتێک کە تەواویان دەکرد هەمیشە پۆلی سێیەم ئاهەنجێکیان بۆیان دەجێڕە چالاکێکیان دەنوان بۆ ماڵ ئاواییکردن لە پۆلی چوار. جام من چالاکێکم نواندووە لە سەر شانۆی کۆلێژی زمان. ئەمە چالاکیەکەیەوە نیە؟ بەڵێ ئەوە منم. ئەم عبا بەسەرە؟ ئەم عباس بەسەرە منم ئەم کراسی بەرم هەری ئەو ژنەی بەردەستەکەی کەوا لە بەشی ناوخۆ بوو لەو وەرگرتە بوو ئەوەش هەر منم لێرە ئەمە نووسینی ئەم شانۆیەکێ بوو هەر خۆم نووسیم هەر خۆم دەرم هێنا دەرێنەرەکەش هەر خۆت هەمووی خۆم بوو. ئەی سەدای چۆن بوو لە ناو خوێندکارانە زۆر ژورنالیست لێ بوون هاتن چاپێکەوتنە لەگەڵم کرد گوتیان بۆ نەچوویە بەشی هونەرە جوانەکان و ئەوە ینی ئەم کاراکتەریان جەنابتی؟ بەڵێ ئەوە منم. ئەمانەش خوێندکاری عەرەبن؟ نەخێر ئەمانە کوردن هەردووچیان کوردن ئەمە زاهیدەیە ئەوی تریشیان عەدلەیە. بەڵێ تەمەنەوە ڕۆژگارانە ڕۆژگاری بەغدا هەڵبەتە سەیرانی خوێندکاران و ئەوانە بەڵێ ئەمەش پێکەوە ئێمە دەچینە دەرەوە هێندێ جار خوێندکار ڕۆژانی پێنجشەممە بۆمان هەبوو چینە دەرەوە. دکتۆرە ئەم کاراکتەریان جەنابتی؟ بەڵێ ئەمەیان منم. بەڵێ ئەی ئەمانی کە چیان تەنیشت من فاتمەیە ئێستا وابزانم لە لەندەنە زاهیدە وابزانم بەڵێ فاتمەیە ئەمەیان زاهیدە هەرماوە لێرەیە عەدلە لە هۆڵەندەیە ئەمە عەدلەخانە عەدلەخانە ئەوی تریان لەو بەردانیشتووە پەروین 2 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کرد کە زۆر هاوڕێ بووین لە قوتابخانەی سەرەتایی و لە ناوەندی و دوا ناوەندی و هەتا کۆلێژ هەر پێکەوە بووین. درود بۆ گیانی پاکی ئەویش هاوڕێتی و کاتە بەڕاستی جێگای متمانە بوو زۆر ڕۆڵی خوشکێکیان برایەکی ئەگەڕا بۆ یەک چەتریش یەک سەیوانیش هەبوو بۆ ئێوە بریتی بوو لە سەیوانی کوردایەتی ئێمە کۆ کردبەوە. بن لەو باوەڕێم یەک لە ئێوە ئەگەر هەڵەیەکی بچووکیشی کردبە هەموو بەدڵسۆزی یارمەتی ئەدرا بۆ ئەوەی کە ئەو هەڵەیە دووبارە نەبێت تۆیان ڕوونەدا. ئەمەش هەر ئەو ڕۆژانەیەوە هەر ئەو کاراکتەرانە ئەمەیان ئەویان منم ئەوی تریان ئەوی لای ئەو بەر عەدلەیە ئەوی چاوێلکەی لە چاوە لە پشتمن ئەوە پەروینە هەولێرەکانە لەن چاو بە عینەکە وەنیە دوو چاو بە عینەکە ئەوی تریان فاتمەیە ئەو بە پێوە وەستاوە زاهیدەیە باجرێکی مۆدێرنی ئەو سەردەمەوە و بەڵێ هەموو کە زمانەی لەبەردەکرد ئەوسا ڕاستە ئەنجا ساڵی چەند چوویتە مۆسکۆ؟ ساڵی 72 چوون بۆ مۆسکۆ. مانگی؟ 16 دەی 72 16 دەی 1972 لە بەغداوە یەکسەر لە مۆسکۆ دابەزیت. بەڵێ لە بەغدا یەکەم جاریش بوو دنیای دەرەوەی بەغدا ببینی با بڵێ عێراق پێشتر چوو بوومە ئێران بەس ئێران بەڵێ بەس ئەوێ گۆڕانکاریی سیر ڕوویە لە بی ئەودا لە هەموو شتێکە لە زمان لە کۆمەڵ لە کولتور لە خوێندن لە دەوروبەرێت دوایین ئەمە هەر خۆی وەکو سۆڤێت بەڵام لە هەمان کادا و شوێنەی کلێشت دەخوێن لە هەموو وڵاتانی دنیا خوێندکار هەبوون. بەڵێ سوودی لە کەڵچەری ئەوانی کەژ زۆر تێکەڵاوێکی زۆر دەوڵەمەند دەبی لەوێ چاوت دەکرێتەوە دەبی بە کەسێتێکی دی. بەڵێ ڕاست هەستەکەی تێوردەوردا تۆ پشت بە خۆ دەبەستی ئەکەیتە دەریایەکەوە کە
کەس بە فریان ناگەمە نەخێر دەبێت جا خۆت بڕیار دەربی خۆت قۆڵی لێ هەڵماڵی خۆت بڕیار دەربی ئاسانە بۆ کچۆڵەیەک لە کوردستانەوە بچێ بۆ ئەوێ ئاسانە هەڵبەت ئاسان نییە هەموو کەس ئەو بڕیارە نادا بەڵام من حەزم لێ بوو بچم بەتەنیا بچم ئەجینا ڕێگەی تر هەبوو 24 ساڵ تەمەنت بۆ بەڵێ بەتەنیا بچم پێم خۆش بوو دنیا ببینم ینی خۆم دنیا ببینم نەکرد لە نێو کتێبەکان بخوێنمەوە سەکەی تۆ دەرچووی کۆلێژیش بووی زیاتر ئەوە وای لێ کردووی باوەڕ بە خۆت بێنی بۆ ئەوێش یان خەونی دکتۆراکە زیاتر بوو نەخێر نەکرد دکتۆراکە بەتەنیا زانست و زانیاری بە دوای وێڵ بووم بە دوای زانست و زانیاری فێری زمانێکیکە بێ حەزم دەکرد چیرۆکێکی تۆڵستۆی بە زمانی خۆی بخوێنەوە بزانین خۆی چی نووسی خۆی چی نووسیوە ئەمە زۆر گرنگە هەموو جارێت تۆ تەماشای دیوی ئەو دیوی فەرشەکە نەکەی دیوە ڕاستەکەی خۆی بڵە جوانەکان پێگەیشتی بەوە بەڵێ باش بوو دیانی دنیای چیکە بوو بۆ من بوومە کەسێتی چیکەم بوو بۆ پەیدا بوو بەهێزتر بووم جەنابتان کوردی عەرەبی ڕووسی چ زمانێکی تر هۆڵەندیش دەزانی ئەمە چوار زمان بە نووسین و بە خوێندنەوە و بە تێگەیشتن و بە پراوپڕ هەمویان نەزانی سۆڤێتیەکە و با بڵێن ڕووسیەکە و بین نەچۆتەوە هەڵبەت زمان بابەتێکە دەبێت بەکاری بێنی بەکاری نێنی بەرەبەرە بەڵێ دەبێت کەناڵی تەلەڤیزیۆنی دەکەمەوە دێجار کتێب دەخوێنمەوە ئاوا بۆی لە بیرم نەچێتەوە ئەمە ڕۆژگاری ئەمە ساڵی یەکەممە ئەم بینایی کەوا لە پشتمە ئەمە سەرماش لەچکی پێکردوی زۆر سارد بوو ئەمە ئەم بەشی ناوخۆیە بوو کەوا هەم بەشی ناوخۆ بوو هەم شوێنی خوێندنمان بۆ لە ساڵی یەکەم ئەم ئەپارتمانتە ئەمە هەمووی هەری کۆلێژی ئامادەیی بوو بۆ هیزانگ سەر بە زانکۆی مۆسکۆ مەسلەی زمانی ڕووسی ئەوانەدان دەوێت فێری زمانی ڕووسی دەکەن بەڵێ هەل لە ناو مۆسکۆ بوو ئەمەش ئەمە لە ناو مۆسکۆیە ئەو کاراکتەرە بە ڕێزانەی تریشکە لە دواون ئەوانەش هەر لەوەچێ هەر خوێندکار و مامۆستابن لەو بوارەیە یان ڕێبواری ئاسایی نەمانە ڕێبواری ئاسایی ئەم وێنەیە ینی بینایەکی زۆر ئەمە زانکۆی مۆسکۆیە زانکۆکەتانە ئەوشیان ئەوەشیان منم یەکەم جار کە چوویتە مۆسکۆ پاش چەنە ماڵۆت بینیەوە پاش چەنە هاتەوە پیرە هەولێر یەکەم جار کە سەردانی هەولێرم کرد دوای ساڵێک گەڕامەوە ساڵێک گەڕامەوە بەڵام دوای ئەو 2 ساڵ مامەوە جا گەڕامەوە سەرێکمدا و بۆ مانجێک بۆ چ ڕۆژ شام شەکر بێ بەڵام وڵات شیرینترە وڵات شیرین ئەمەش هەر دەورانی مۆسکۆیە ئەمە لە ژوورەکەی خۆمە دەوێت لەسەر جێگەکەی خۆم دانیشتوم و ورچێکم پێەیە ئەمە تاقیکردنەوەیەکم داوە لەو تاقیکردنەوەی دەرچووم چوومە دیارێکم بۆ خۆم کڕیوە کەس نەبوو دیاریت بۆ کڕێ کەم هەبوو دیاری زۆر کەم بەڵام ئەمە من خۆم عادەتێکم هەیە دیاری بۆ خۆم دەکڕم هەر کاتێ سەرکەوتنێک بەدەستبێنی سەرکەوتنێک کتێبێکی تازەم دەرچێ نمرەیەکی جاران مەسە نمرەیەکی باشی وەرگرتی بێ لە کۆتایی ساڵدا دیسان قۆناغێک بڕم بۆ قۆناغێکیکە بۆ خۆم دەچوم دیارێکم بۆ خۆم دەکڕی ئێستش دیاری بۆ خۆم دەکڕێستش ئەو هەرماوە خۆشتێکی باشە لەمە دامنیش هەموو جارێ دوای هەموو بەرنامەیەکی دیارێک بۆ خۆت بکڕن بەڵام بەمەرجە بینەرانی خۆشەویست بەرنامەکان بەدڵ بێن لە خۆمەوە نایکڕم ئەمە هەر مۆسکۆیە بەڵێ ئەمە ڕۆژی بەرگریکردنمە لە نامەی دکتۆراکەم ڕۆژی بەرگریکردن بەڵێ بە پلەی چی دەرچویت بە پلەی زۆر باشە پلەی زۆر باشە ئەم وێنەیەمان با بە سەراتیە پەر نەبێ ئەمە بەهاری ساڵی یەکەمە داوایان لە ئێمە کرد کە ئێمە هەر خوێندکارە و ئەو جلوبەرگە لە بەرکە کەوا هی خۆیەتی کاڵچەری خۆیەتی بەهار بوو ئیتر من ئەم جلەم لە بەرکرد وێنەکان زۆر بوو تەنیا ئەمە ماوە تەنیا ئەمەدماوە ئەمەش هەر ڕۆژی بەرگریکردنەکەیە ئەمەش ڕۆژی بەرگریکردنە ئەمە بەڕێکەوت
ممتاز حەیدەری لەوێ بوو ئامادە بەڵێ ممتاز حەیدەرە بەڵێ ئەمەیان ممتاز حەیدەری ئەمەیان پرۆفیسۆر کوردۆیف نەماوە تەوان نەخێر نەماوە ئەمەیان جەنابەتی ئەمەیان منم ئەمەیان دکتۆر عەزەدینە دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆی ئەمەیان حسێن حەبەشە ئەمە شاعرێکی کوردی ڕۆژ ئاوایە ئێستا لە ئەڵمانیا دەژی ئەی ئەم بەڕێزێک ئەمەیان دکتۆر عەبدولجەبار قادر غەفورە دکتۆر عەبدولجەبار لێرەوە سڵاوی بۆ نێرین کەسێکی ئەکادیمی بەڵێ لە بوارەکەی خۆی ئەی ئەم وێنێش هەر ڕۆژی بەرگریە ئەمەش هەر ڕۆژی بەرگریە بەڵێ ئەمانی چێن نایناسیتەوە ئەمەی تریان دووەرین کۆڤە ئەوی تەنیشتی ئەمە ئەوە بەڵێ ئەمە دووەرین کۆڤە ئەویان ئەڤالیانیە ئەمان ئەڤالیانیە بەڵێ ئەمە پسپۆری لە چی بوو ئەمە لە زمانی کوردی دەزمانی بەڵێ خۆشیان کوردی سۆڤێت ئەمە کورد نەبوو ئەمە ڕووس بوو بەڵام لە پسپۆر بوو لە زمانی کوردی ئەم راپۆرتێکی هەبوو لەسەر نامی دکتۆراکەی من بەڵێ ینی بەشدار بوو بەشدار بوو ئەجا ساڵی چەند هاتیتەوە لەوێ من 16/1970 هاتمەوە 1970 لە سۆڤێت هاتیتەوە بەڵێ گەڕامەوە جارێ هەر لە سۆڤێت با تکایە باوچانێکی کە وەربگرم ئازیزانم وچانێکی تر دێنەوە دکتۆرە کوردستان پێش وچانەکە باسیەوەمان کرد جارێ هەر لە سۆڤێت بە بەڵام اینجا ساڵی چەند گەڕایتەوە 16/2/1970 گەڕامەوە بەڵام بە حەقبەیەکی پڕوو بە بڕوانامەیەکی لەوێش کتێبێکم ئامادە کرد بوو فەرهەنگێک ڕووسی کوردی لەژێر چاپ بوو کاتێکە گەڕامەوە لە لای باوکی چاپ کردبوو نەخێر لە مۆسکۆ چاپ دەکراجا کوردی دەیگوت من شانازی بە تۆ بە دکتۆر معرف دەکەم لەبەرەوەی ئێوە ئەو دوو خوێندکارەی من بوون کە جگە لە نامەی دکتۆراتان کتێبیشتان ئەو بەرهەمە جوانە بەجێ دێڵن ئەمە ڕۆژگاری گەڕانەوە ئەمە گەڕانەوەمە ئەمە لە مانجی 5 من لە مانجی 3 دامەزرام لە زانکۆی سلەیمانی باوکم بەسەردان هات ئەمە جەناوی باوکتە بەڵێ ئەمە خۆتی ئەمە خۆمم بەڵێ ئەم قەم ساڵە سپێکیە ئەمە کوردۆی برامە کوردۆی براتە ئەوەکیان ئەمە فریاد زەچی هەناری ئەو منداڵە ئەمە گوڵاڵی خوشکە زامە خوشکەزا ئێستا ئەمە 5 منداڵی هەیە خالی نسێنێ ئەم بەڕێزە ئەمە عەبدولوەهابە برادەری کوردۆی برامە تۆ زانی ئەو کاراکتەرە مامەسا عەبدولوەهاب لە ناوەندی دەرسی جوغرافیای بە ئێمە وتووە پێم خۆش بۆ وێنەیەم بینی کاک عەبدولواحیدە ئەمە لە یەکی شوبات شەهید بوو ئەمە کاتی گەڕان لەی شووا شەهید درود بۆ گیانی پاکیان ئەنجا ئیتر هاتە سلێمانی و لێرە باوکم هەڵبەت دۆستایەتێکی زۆری هەبوو لەگە ڕووناگبیرانی سلەیمانی سەردانێکی ماڵی دکتۆر جەمال نەبەزی کرد دایکی خوشکەکانی ینی خۆی لێرە نەمابوو نەخێر ئەوسا خۆی لێرە نەمابوو چکە ئێمە وەکو خێزان زۆر تێکەڵین و دوای ئەو منی بردە لای شاکر فەتاح شەهید شاکر فەتاح دوای ئەو مامۆستا کەریم زەند بۆ یەکتر لە نزیکەوە یەکتر بناسین و چاوێکیان لە من بێ کە من تازە لە شاردا مەزراوم چەنە خۆش پێویستت بەوە نەبوو ینی گەشتی بوویتە ئەو ئاستەی بەڵێ بەڵام لەگەڵ خۆشتر بوو بۆ ئەوەی کە ئەو ماڵانە بناسیت بناسم لە وەک مامێک و وەکو چکە پەیوەندی زۆر بەتیم بوو باوکم لەگەڵ ئەو ماڵان دیارە بە پێی مێژۆکەش دیارە ئەم پیاوەی چیە لەگەڵ جەنات ئەمە دکتۆر جەمال ڕەشیدی هاوژیانمە هاوژیاندا خوا لێکتان نەکە ئەمیش هەر دکتۆرای هەیە ئەمیش دکتۆرای هەیە لە مێژووی کۆنی کوردستان مێژووی کۆن ئەم لەکوێ شادەکەی هێنا بڕوانامەکەی لە بولغاریا هێنا لە بولغاریا هێناوێت ساڵی
تا سێ چوارە سێ و چوار ئەویان باش نازی چونکە پێش جەنابتە ساڵی هەشتا و دوو ئێوە هاوسەرگیری چۆن یەکتریتان ناسی؟ لە زانکۆ مامۆستا بوو لە بەشی زمانی کوردی منیش ئەوسا سەرۆکی بەشی زمانی کوردی بووم تر یەکترمان ناسی جەناب سەرۆکی ئەو بووی بەڵێ سەرۆکی ئەو بووم سەرۆکی هەموو پیاوەکانی ئەوێ بووم ئەوانەی کەوا ژنێکی تر پێشڕەواتی پیاوەکانی من یەکەم ژن بووم لە زانکۆی سلەیمانی کە سەرۆکاتی بەشم پێ درێت ئیتر ئەمە هیچ چیرۆکێکی خۆشەویستی دروست کردیان یەکسەر بە هاوسەرگیری دەستی پێکرد یەکتر ناسین زۆر یەکترمان ناسی هاوبیر بووین زۆر ئازا بوو لە پێوتنە بۆەوەی کە هاوسەرگیری بکەنیانی بەڵێ ئازا بوو ئەو خۆی هاتە پێشەوە یان خۆی هاتە پێشەوە بەڵێ بەڵێ هەمیشە پشگیری لە من دەکرد ئەنی پێوە دیار بوو کەەوە تۆ بڵێ ئەمە چاوێکی لە منە بڵێ هەمیشە پشگیری لە من دەکرد ئاگادار بوو کە چەند لە پشتەوە لێیان دەدام ئەم هەمیشە پشگیری بەرگری لە من کردووە هەمیشە خاوەن هەڵوێز بوو چونکە مەبەستی کیشی هەبووە مەبەست و دوای کوردایەتێکەش زۆر ئەوە دەکا ینی زاڵ بوو لە لای ینی دەبینی کچێکی کووردە و ئەزیەتی دەدەن لەبەرەوەی بۆ کورت کار دەکەم ئیتر ئەویش باوەڕی بەوە هەبوو ئیتر ئەمە لێکی نزیک کردینەوە زۆر کە پێی وتی ئەمەوێ بتخوازم تۆ ڕاچی بوو یەکەم سات ڕاچی بوو بەرامبەر یەکسەر من موافقەتم کرد کە من دەمزانی ئەم دەمێکە دەیەوێ تۆ شتێک هەبوو نەیدرکاند بوو بەڵێ کە دەرکانی بۆ تۆ باش بەڵێ اینجا ئیتر هاتیتە ناو دنیای فراوانی ئەدەب و ئەو بڕوانامەیە و ئەو پیتی یان تیپی دالی کە چووە پێش ناوەکەتەوە چی بۆ دروست کردی ئەزیەتی دای مەراقی بۆ دروست کردی بەختەوەری کردی ئەو بڕوانامەیە ئەو ناوە ئەو تایتڵە من بۆ تایتڵ نەدەگەڕام ئەوەندەی بۆ وەکو گوتم بۆ زانیاری دەگەڕام هەڵبەت من زانیارێکی زۆرم کۆ کردەوە دەستکەوت لە لەیەکێتی سۆڤێتدا بەڵام لەوە نەوەستام ئیتر دەستم بەوە کرد ئەو شتێ لەوێ فێر بووم لێرە بیدەمەوە بە قوتابیان و خوێندکارانی کەوا من دەرسم پێدەگوتنەوە دنیایەکەی بۆ من ئاوەڵەکە دەرگایەکەی بۆ من کردەوە دنیایەکی فراوان پەیوەندیم لەگەڵ خوێندکاران زۆر بەهێز بوو هاتووم لە شاری سلەیمانی 3-4 ساڵ ژیام تێکەڵی کۆمەڵی بۆ خۆی چاوکردنەوەیکی تر بوو شێوەیەکی کە بوو لە ژیان زیاتر نزیک بوونەوە بوو لە خەم و ئاوات و خۆزگەکانی ئەم کوردەی کەوا لە سلەیمانی دەژیان بەڵێ ئەمانە هەموو بۆ من بوون ئۆکۆ دەڵێ بوو بە کەرەستەیەک کەوا دوایە من مەسە بتوانم ئەمڕۆ درامایەک بنووسم ئەم وێنێش وێنەیە کە بە قەبارە گەورەترە ئەمە کاکە مینەواسە وانە ئەمەیان مینەواسە بەڵێ ئەمەشیان شارای کچمە ئەمە لە هۆڵەندا وەرمانگرتووە بەڵێ اینجا ماوەی بەرنامەکە زۆر کەمی ماوە ئەمە ئەو ڕۆژگارانەیە کە ئیتر جەنابتان هاتوونەتە ناو دنیای ئەدەب ئەوە بە ڕەحمەت بێ کاک مەحموود سەلاح شوانە ئەمە ڕۆژنامەگەری کوردیە لە بەغدا ساڵی یادمان کردەوە ساڵی 84 ئەمەش مامۆستا محەممەد ئەمین کاکەی فەلاح ئەمە کاکەی فەلاحە بەڵێ ئەمە هەر لە لێرە زانکۆی سلەیمانی وەرزی ڕۆشنبیری بوو کۆر بوو بۆ ئەو کۆر بوو بۆ ئەو کۆڕەکانی وەرزی ڕۆشنبیری زۆربەی هەر زۆری من دەمجێڕە باڵێ ڕاستە ئەمەش حەمەمین هەورامیە ئەمەش هەر کۆڕێک بوو دەیجێڕە ئەم وێنەیە وێنێکی ناوازێ ئەم وێنەیە ئەگەر ئەمە مامۆستا هێ منە هات سەردانێکی کردین لە زانکۆی سلەیمانی ئیتر لای هەمووان خۆشەویست بوو هەموو تێ ئاڵان وێنەیەکی جوان زۆر اینجا ئەم وێنێش وێنەی مامۆستا کامەرانە ئەمە شەردیسان کۆڕێک بوو لە چوارچێوی چالاکیەکانی زانکۆی سلەیمانی کە ئەو کاتە جەنابێ لەوێ بووی ئەم وێنەیە
وێنەیەکی نوێیە تازەیە ئەمە هۆکەی هینی هۆکەی چیە کۆبوونەوەیە ئەم وێنەیە زۆر بە نرخە لە لام وەکو هەموو وێنەکانی تر بەڵام ئەمە تایبەتمەندێکی هەیە لە لام ئەمە ئەم ڕۆژەیەکەوە کۆمەڵێ سی کچی کورد لە ئینستیتوتی پێگەاندنی کادری ئافرەتدا بڕوانامەیان وەرگرت ئەو ڕۆژەیە بەڵێ لە بوارە جیاجیەکانە وەریانگرت بەڵێ بۆی ئامادە بن بتوانن کار بکەن لە شوێنی چارەنووس سازدا ئەماش ئافرەتانن کەوا ئەو ڕۆژی بڕوانامەیان پێدرا هەموو سەرکەوتوو بن لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم بەڕاستی ڕۆژێکی تایبەت بوو لە ژیانی ئێمە و لە ژیانی ئەم قوتابیانە ئەنجا ئەمە وێنەیەکی ترە وێنە حیاتیەکانی ماڵەوە ئەوەی ماڵەوەیە ئەمە لێرە شارای کچم تەمەنی 1 ساڵە 1 مۆمان پێ کردووە یادی ئەم ڕۆژە دەکەینەوە من و مینەواس و باوچی ئەمە شوێنێکی ڕۆژگاری کۆڕە ئەمە کۆڕی زانیاری ئەوسا کە من سەرۆکی کۆڕی زانیاری بووم دکتۆر جەمالی هاوسەریشە ئەندام بۆ ئەندام بوو لەلام لێش هەر سەرۆکی بووی لە ماڵەوە هەر سەرۆکی بووی نەخێر هەردووکمان سەرۆکین لە ماڵەوە نەخێر لە ماڵەوە هاوبەشیە ئەوەی کە بەڵێ ئەو وێنێش ئەبینین ئەمەش وێنەیەکە دیارە لێرا سەرپەرشتیاری نامەی یەکێکی تری یا سەرۆکی یا گفتوگۆیە بەشداریم کردووە بەڵێ ئەمە وێنەیەکی تری هەر ماڵەوەیە تازە گەڕابووینەوە هەولێر ینی لە بەغداوە گەڕابووینەوە تازە ماڵمان دامەزراندەوە دکتۆرە من بەڕاستی بەداخەوە کاتم تەواو بوو زۆر برادران لە کۆنتترۆلەوە زۆر ئەڵێن کاتە تەواو بوو منیش نامەوێ دڵی ئەوانیش پشکێ چکە ئەوانیش باندوو بوون لەگەڵمانە ئەمە وێنەیەکە وێنەیەکی ناوازەی ئێستاتانە یان چەند ساڵێک 2008 لە هۆڵندا بەڵێ و شارای کچم و مینەواسی کوڕمان مینەواسیش ئەوش کاکە مینەواز با لێمان عاجز نەبێ ئەمەشە دوکتانە ئەجا ئێمە پێش ئەوەی جەنابە ئێرە بەجێ بێڵی مانەوێ وێنەیەک بگرین بە یەکەوە بۆ ئەوەی وێنێش بەبێ بە وێنەکانی دوێنێ بە شانازێ ئاماندوومان کردی زۆر بەخێراتن دەکەین ماندوو نەبوونی ئەو ڕێگا دژوار و ئەم ڕۆژە تووش و سەرما و تەم و مژەی ڕێگات لەکەین بە هیواین سوودێکمان گەیاند بێ بە خەڵکی لە ڕێگەی وێنەکانی جەنابتەوە بەداری هەزاری شەوی ئیشاڵڵا تەمەنە درێژە بێ لە ناو دنیای ئەکادیمیای کوردیا بە بڕشتر عادەتی بەرنامەکەش وایە ئەبێ پێشەوەی بڕێی منیش لەگەڵ جەنابتا و شەرەفەم پێ بڕێ وێنەیەکەکرین بەڵام ئیتر زۆر بەداخەوەم کە بەرنامەکەم لێرا کۆتایی هات سپاسی بەڕێستان دەکەم ئەو هەلەتان بۆ من دەرڕەخساند بۆ ئەوەی بتوانم لەسەر ئەو وێنانە بدوێم بەڕاستی هەلێک بوو لە یادی ناکەم ئەمە ڕۆژێکە زۆر خۆشە بۆ من و دەمێکیش بوو سرم لە سلەیمانی نەدابوو خێرمان بنووسێکە هێنەمان سلەیمانیم خۆش دەوێت زۆر کە بەفر لەسەر چیاکانە دیمێنێکی زۆر ئەمڕۆ ڕاستە فەرمی ئازیزانم تا بەرنامەیەکی کە و کەسایەتیشکە خواتان لەگەڵ